من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و ڕۆژگۆگرانی خۆشەویست. خۆشحاڵین لە پرۆژەیەکی تری بەخشین ئەبینە میوانی ماڵەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست. دیارە بەخشین بە هاوکاری و کۆمەچەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست. ڕۆژە دوای ڕۆژ پرۆژەی جوان و خزمەتی باشی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک دەکات. بەخشین ئەمڕۆ لە شاری سلێمانی ئەوێت بە پرۆژەی خۆراک 250 خانەوادەی هەژار و نەدار و منداڵی بێباوک دڵخۆش بکات. لەگەڵمان بن با بزانین چۆن هاوکارەکانی ئێوە دڵی ئەم خەڵکە خۆشەکات. بەخێراتتان دەکەم دەستان خۆش بێ بە و یارمەتی دێدەنە خەڵکی زۆر پێ خۆشحاڵ بووم ئەمڕۆ لە سلێمانی یارمەتیتان داین بۆ خواردنی ڕەمەزان یەخۆ بەخێر بن سەرچاوم وەڵا زۆر زەرورە هیوا شتی پێ ناکردرێ هیوا مەعاشی نییە هیوا کە مندامە هیوا نەخۆشە زۆر دەستخۆشتانی دەکەین و زۆر سوپاس مەمنونتانین. وا خێری هەمولایەک نووسێ ئینشەڵڵا بەردەوام دەبن و خاپاداشتی هەمولایەکتان بداتەوە. بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر مەمنونی بەخشینەکەین کەوا هەستاون بە بۆنەی مانجی ڕەمەزانی پیرۆزەوە ئەم شتانە داواش دەکەن بەسەر موسڵمانانە برنج و شەکر و ڕۆن و چایی و هەموو ئازراقەکانی تێدایە خوا ماڵیان ئاواکە بە بۆنەی مانجی ڕەمەزانەوە دابەشی دەکەن بەسەر فەقیر و هەژارانە ماڵیان ئاوا بۆ زۆر مەمنونین. زۆر سپاسیم خێرخوازیەکەین بۆ بەرنامەی بەخشین خوای گەورە جەزای بەخێرتان باتەوە خوای گەورە لێتان قبوڵ کە یارمەتی فەقیر و هەژارە دەن خوای گەورە جەزای بەخێرتان کاتەوە بخاتە بەر جەزای قیامەتان ئەلحەمدولیلا تاکو بەرنامەی بەخشین بەردەوام بێ ئینشاءڵڵا خوای گەورە پەک ناخەو خوای گەورە جەزای بەخێری هەموو لایە باتەوە لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستان ئینشاءڵڵا. سپاسی بەنامەی بەخشین دەکەین زۆر سپاسیان دەکەین ئەگەر ئەوان نەبوونایە ئەو عالەمەی بازێ ماڵان زۆر پێویستیان بەو شتانەیە بە هەموو بارێکی بەلای باریەوە بەلای هێنا هەموو شتێکەوە زۆر سپاسیان دەکەین دەستخۆشیان لێ دەکەین لە بەرنامەی بەخشینە زۆریش. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0حوسەد و 961 11 0حوسەد 961 0حوسەد 723 25 55. دەستخۆشین لە بەخشینەکەم سپاسێکم مەمنون ماڵی ئاوا بێخوایە بەخشین بای هەمومانە ئەشتەمیلا دڵسۆزی هەمومانە ئەشتەمیلا باوکم کە کارێک ئەوانە کرد کەس نایکە زۆر مەمنونیان دەستیان خۆش بێ لەشیان ساغ بێخوایە باوکم وەڵی مەمنونی هەم گەڵ بچووکیانین ئەوەی ئەوانەی کرد کەس نایکە بەخشی ئەیکە کەس نایکە دەستیان خۆش بێ ماڵیان ئاوا بێ زۆر مەمنونین ئەوتە لە ڕەمەزانان ئەوەی لە شەکر لە برنج لە خاوە بۆ فەقیرەکە بۆ هەتیوێکە بۆ ئەوانەی وا دەستی ناڕۆ ئەیکە یارمەتی ئەکا دەستی خۆش بێ ماڵیان ئاوا بێخوایە.
زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەین کە هاوکاریم خەڵکی کردووە خۆی گەورە سەرکوتیان کە خوا لیان ڕازی بێ بۆ ئەم ڕەمەزانە ئینشەڵڵا لە برنج و ڕۆن و شەگر و فاسۆلیا هاوکاریم خەڵکیان کردووە لە خزمەتی خەڵکایە مەعەدەل خۆی گەورە سەرکەوتیان کە ئینشەڵڵا خوا لەوانی ڕازی بێ کە هاوکاریانەکەن دەستان خۆش بێ بۆ بەرنامەی بەخشین زۆر سپاسانەکەین خەڵک زۆر داسکوتە داماوە کرێچیە نەبوونە زۆر خێرە خۆی گەورە بێتان ڕازی بێ لە قیامەتیشە ئینشەڵڵا کە هاوکاری خەڵکەکەن خۆی گەورە سەرکەوتان کە لە دنیا و قیامەتە ئینشەڵڵا زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەین زۆر دڵیان خۆشە تێتی هەزار ناری پێ نییە بیا بەنان زۆر دەستکوتە کرێچیە کرێ دوومانی لایە ژنی نەخۆشە هاوکاری بکەن زۆر خێرە خۆی گەورەتان ڕازی بێ ئینشەڵڵا ماڵێکی دەستکوتی تیا زۆر خەڵک پێی خۆشەکەی و هاوکاریتان کردوون خۆی گەورە هاوکاری بەش بکە ئینشەڵڵا لە قیامەت و دنیایە ئێمە لە ئەنجومەنی سەربەرزی لە شاری سلێمانی بە هاوکاری دەستگای بەخشینی خێرخوازی هەستان بە ئەژمارکردن و ناونووسکردنی 250 ناوی هەژار و پەکەوتە و کەمەندام و هەروەها بێباوکان و ئەوانەی کە لەم دەوروبەر و سنوورەی خۆمانە لە ڕێگای خێرخوا و لە ڕێگای ئەو خەڵکانەی کە لای ئێمە جێگەی مەوسوقن ناوەکانمان لەوانە وەرگرتووە و بە هاوکاری بەخشین هاتین لێرە بە دابشکردنی ئەو خۆراکەی کە وەکو سەبەتەیەک لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە ئامادە کراوە کە ئەو سەبەتەیە سوپاس بەخوای پەروەردگار ئەتوانم بڵێم هەرچی پێداویستیەکان هەیە تایەتی لە برنجە لە شەکرە لە فاسۆلیایە لە ڕۆنە لە نیسکە هەتا کشمیش و معکەرۆنیاشی تایە بۆ ئێمە لێرەوە جێگەی خۆیەتی لەگەڵ ئەوەیە کە خەڵکی لە وەزعێکی زۆر خراپە دەستخۆشی لەو خەڵکانە بکەین کە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین ئەکەن و هەروەها ئەیگەێنن بەم دەست ئەمانەتە و ئێمەش دڵیان ئەەکەینەوە بە دڵنیاییەوە ئەیگەێنین بەو خەڵکە هەژارەی کە مستحەقە پێی بگات کە لە زۆر دەرگای لێداخراوە لەم ڕۆژگارەیە محتاجە بۆی کە ئێمە ئەو خێر و سەدەقاتەی کە ئەگا بە دەستگای بەخشین ئێمە لێرەوە پەخشی بکەینەوە بیگەێنینە تەواوی ئەو ماڵ و خانەوادانەی کە پێویستیان پێێتی. ئەوەی کایبینین بەروبوومی هاوکاری و دەستگورەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست و بەخشندەیە کە بەخشین تەنها لە یەک پرۆژەیدا لە کۆی 8 پرۆژەی مانگی ڕەمەزانی پیرۆزدا کە بریتە لە دابەشکردنی خۆراک بەسەر هەژاران و نەداران و خاوەن پێداویستە تایبەتەکان زیاد لە 8,000 خانەوادە ئەمانەوێت سوودمەند بن بەچی بە دڵسۆزی و دەستگیرۆگانی ئێوەی ئازیز و خۆشەویست. ئێمڕۆ تەنها لە شاری سلێمانی لێرەدا توانیمان بە دڵسۆزی و هاوکارەکانی ئێوە 250 خانەوادەی هەژار و نەدار دڵخۆش بکەین بە پێدانی خۆراک بەسەریاندا. خۆتان ئەزانن لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەمومان چاومان لەوەیە سفرەمان ڕازاوە بێ و کەم و کوڕیمان نەبێت کاتێ بەربانگ دێت منداڵەکانمان بێناز نەبن و سفرەشمان بەشێک لەو پێداویستانی تیا بێت کە پێویستیمانە. بۆی ئەوەی خێرخواز و بەخشندا دڵتان خۆش بێت کە بەم چەشنە هاوکاریەکانتان دەگەین نەبەخشین و بەخشینیش بەم شێوازە ئەی بەخشێتەوە بەسەر هەژاران و نەداران بەبێ جیاوازی لە سەرجەم شار و شارشکەکانی هەرێمی کوردستان. تا ئێوە بەردەوام بن دڵنیا بن ئێمەش بەم چەشنە دڵی خەڵکانی خۆش دەکەین کەوا ساڵانێکە چاوەڕوانی هاوکاری و کۆمەچی ئەکەن لەم قەیرانەدا کە خەڵکانێک تووشی ناڕەحەتی و ناهەموارێکی زۆر بووە. کاتێک تۆی خێرخواز بەشداری لە پرۆژێکی بەم چەشنە دڵت خۆش بێ چکم ئێمە لە وردەکاری خەڵکانێک دەزانین کە چۆن شەکوای دڵی خۆیان دەکەن و بەڵام ناتوانێت بخەینە ڕوو.
چۆن چەند ڕۆژێک چاوەڕوانی ئەوە بوون منداڵەکانیان دڵیان خۆش بێ و سفریان ڕازاوێ بێ بەڵام لەبەر نەبوونی و نەداری و بێموچەی نەیانتوانیوە کاتێک تۆ بەشدار دەبی لە پرۆژێکی بەم چەشنە دڵنیا بە خۆشی و خەندەت خستۆتە ماڵی هەژار و نەدار لە هەرێمی کوردستان چاوەڕێەکەین لە ئێوەی خێرخواز و بەخشندە بەردەوام بن بۆی پرۆژەکانمان بەم چەشنە بەردەوام بێ و بتوانین لەم مانگەدا زۆرترین هاوکاری و کۆمەکی خەڵکانێکی هەژار و نەدار و منداڵی بێباو بکەین چاوەڕوانین لە ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ تەواوی پرۆژەکانمان هاوکارمان بن پرۆژەکانمان سەر بخەن کاتێک پرۆژە سەرەخەن دڵنیا بن هەژار و نەدارەکان زیاتر لایەن لێکرێتەوە و خەندەتۆرا و ناڕەحەتی و ناهەموارەکانیان بۆ ساڕێژەکەن تا بەرنامەیەکی پێتان شاد دەبینەوە ڕۆژی هەموو لایەکتان قبوڵ و بەخوای پەروەردگارتان ئەسپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه